ئاوی گۆتە بە چەند چاواڵکە بەڵات خۆ دەزانیت پرۆژێکی استراتیژی حکوومەتیەکەمە پرۆژەکە لە 8 قۆناغ پێگرێ کە بریتێ لە دامینکردنی ئاوی خواردنەوە 3800 مەتر مکعب لە سەعاتێکە. پرۆژەی ئاو بە پۆمپێکی تری پێویستە چکە جیاوازی بەرزیمان زۆرە لە پرۆژەکە. ئەو ئاوی لێرە دەردەچێت لە مقطع 100% شیاوی خواردنەوە بە 20 ستاندارە جیهانیەکە لە سێر لە ئینتێکە لەوێ ئاو ڕاکێشرێت دێتە هیچ وارد ئەمە یەکەی ئینلێتمان ئەمە ئێرەیە ئەمە ئۆتەتریت سەرپەرشتی فەرسی شیش و بەواری دیکەی ماتۆرەکە ئەوەکە داخلە پێکات. ئەو نیشتوانەی کە ناوایە لەسەر ئەو فیزیکڵی چاوە بینێت ئەمە دەسەڵمان لەگەڵ هەناری پلۆتاری بەسمەوە ئەنی سراتە کامل